لە سێمین یاریەکانی خولی نایابی عێراق بۆ تێنسی سەرزەوی لە شاری هەولێر و لەسەر یاریگاکانی یەکێتی تێنسی هەولێر دوو یاری لە یەک کاتدا بەڕێوە چوو. هەولێر ڕوبەڕووی حەلە بوویەوە لە یاریەکەم بەهۆی دواکەوتنی یارزانەتیانی هەولێر حەلا بە براوە دانرا. لە یاری دووەم عەلی ئەبوزێد لە یانەی حەلا بە ئەنجامی 6-2-6-0 لە محەممەد نیهادی بردەوە. لە یاری سێم و لە ئاسی جوود دوو یاریزانەکە یانەی حەلا بە ئەنجامی 6-1-6-4 سەرکەوتنیان تۆمار کرد و 3-0 براوە بوون. زۆر سپاس بۆخوا کە ئەوڕۆ توانیمان بە سەریانی هەولێر سەر بکەوین. یاریەکەشمان بە ئەنجامی 3-0 کۆتایی پێهێنا کە پار من و خۆم و من لەگەڵ براکەم و کاکفارز لە یانەی هەولێر بووین. بەڵام یانەی هەولێرمان بەجی هێشت هاتینە یاریمان کرد بۆ یانەی حەلا. سوپاس بۆخوا کە ئەم ساڵ توانیمان سێ یاری بەرینەوە. ئاخر یاریمان لە گەیانەی هەولێر بوو کە کۆتاییمان بە یاریەکە هێنا. لە هێشتان بوتوڵەکە ژمایە لە بەغدا ژیاری دەکرێتن دوو جەولەیە هەر جەولەی لەگە چاریانەی گەمەی دەکەین یاریەکانی زۆر بەقوتن ئینشاءالله پشتیوان بەخوا سەر دەکەوین. یاریەکەی دیکە نیشتیمان و پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕوو یەکتر بوونەوە. لە یاریەکەم ئاکام دڵزار لە یانەی نیشتیمان بە ئەنجامی 6-1-6-2 لە ڕەنزدا ڕەفیقی بردەوە. لە یاری دووەم ڕۆژین ئەکرەم لەیانەی پێشمەرگەی سلێمانی بە ئەنجامی 6-3-7-5 لە محەممەد ناسڕی بردەوە. هەردووتی بە سەرکەوتنێک یەکسان بوون و یاری جوود بۆ یەکلاکەرەوە. دوو یاریزانەکە یاری نیشتیمان بە ئەنجامی 6-2-6-4 سەرکەوتنیان تۆمار کرد و 2-1 لە یاریەکە براوە بوون. سپاس بۆ ئامادەبووتان. ئێمە وەکو بەشداریکردمان لە پاڵەتیانە نەبەکانی عێراق کە سێ یاریمان ئەنجامدا بەداخۆ نەمانتوانین سەرکەوتوو بین، بەڵام هیوامان زۆر ماوە کە بچینە شاری بەغداد و چەند یاریەکمان هەیە لێ توانین بیبین و ئینشاءڵڵا کە بتوانین هیچ نەبێت لە پلەکانی پێشەوە گە نزیک نەبین بتوانین لە نایابە بمێنینەوەنێ. ئەمڕۆ توانیمان سەرکەوین بەسەر پێشمەرگەی سلێمانی. پارساڵ توانیمان لە پلەی مومتاز سەرکەین بۆ پلەی مومتاز و ئینشاءڵڵا ئەم ساڵ پلەی باشتر بەدەست دێنین بە هاوکاری هاوڕێم محەممەد ناسر یاریزانی هەڵبژاردە عێراقا و ئینشاءڵڵا ئەنجامی باشتر و سەرکەوتنی زیاتر بەدەستێنین. یانەی حەلا بووە خاوەنی سێ سەرکەوتن و هەولێریش دوو سەرکەوتنی هەیە، نیشتیمانیش یەک سەرکەوتن و پێشمەرگەی سلێمانیش هیچ یاریەکی نەبردۆتەوە. هەشت ڕوبەڕووبوونەوەکەی دیکەی ئەم چواریانەیە لەگەڵ یانەکانی ناوەڕاستی عێراق لە شاری بەغداد دەبێت بە دوو هەنگاو. لە 6 مانگی تەمموز 4 یاری ئەنجام دەدەن و دواتریش 4 یاریەکەی دیکە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.